لە پاڵ ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش سەرقاڵی خۆسازدانن بۆ ئەوەی چاودێری وردی پرۆسەکە بکەن. بۆ مەبەستەش ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە ڕێگەی تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردن لە سنووری پارێزگای سلێمانی ڕایەنان بە 500 چاودێریان دەکەن تا لە ڕۆژی 25 ئەیلولدا بە شێوەیەکی شەفاف چاودێری بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم بکەن. ڕایەنانی چاودێرەکانی تۆڕی شەمس لە شاری سلێمانی و قەزای چەمچەماڵ دەستی پێکردووە و بڕیارە تا 24 ئەیلول هەموو چاودێرەکانی پارێزگای سلێمانی لەسەر دەستی ڕایەنەرانی شارەزا ڕایەنانیان تەواو ببێت. ڕێکخراوی CDO ئەندامشی سەرەکی و ئەندامشی کارایی تۆڕی ڕۆژە بۆ چاودێری هەڵبژاردن لە سنووری پارێزگای سلێمانی ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان هەستاوین بە دانانی 500 چاودێر لە قەڵەتجێ و هەتاکو خانەقین کە ئەمانە پێکهاتەی ئەو ڕێکخراوە NGOیانە کە لە سنووری پارێزگای سلێمانیە کە ئەندامن لە تۆڕی ڕۆژە. دیارە ئێمە هەدەفی سەرەکیمان لەم چاودێریکردنە ئەوەیە کە بتوانین چاودێریشی شەفافانە بەسەر هەموو سندوقی دەنگدانەکان لە سنووری پارێزگای سلێمانی بکەین و لە ئەخیرا بکەینە راپۆرتێکی عام کە ئەم راپۆرتە بە هەموو شێوەکان تۆمار بکرێت و بدرێت بە هەلانی پەیوەندیدار وەکو سەفارەت وەکو قۆنسوڵەکانی کە ئۆفیسیان لە هەرێمی کوردستان و عێراقا هەیە و بدرێت بە نەتەوە یەکگرتووەکان و لە هەمان کاتیشا بدرێت بە ئەعلامەکان و ڕایگشتی. ئەو 500 چاودێرە تەوزیع کراوە بەسەر هەموو قەزا و ناحیەکانە. ئەمڕۆ لە سنووری پارێزگای سلێمانی لەناو سەنتەری شارە دەستمان پێ کردووە کە سێ هۆڵە کە ئەبەم سێ هۆڵە 90 کەس لە یەک ڕۆژە وەری ئەگرن کە چۆن فێری چاودێری ببن. خولەکانمان ئێمە لە هەموو قەزاکانە هەیە. لەو ڕۆژەدا لە هەر چاودێرێک ئێمە راپۆرتێک وەرەگرین، خاوەنی راپۆرتی خۆیان ئەبن و راپۆرتەکان بە ئێمە ئەدەنەوانێ و ئێمەش لە کۆتاییدا دەیگەێنینە قونسوڵخانەکانی هەرێم و بەغدا و نەتەوە یەکگرتوەکان بۆ ڕایگشتی لەسەر بکرێت. شارەزایانی تایبەت بە چاودێری هەڵبژاردنەکانیش ڕای دەگەێنن ڕایەنانی چاودێرەکانی ڕێکخراوە ناحوکمیەکان لەسەر بنەمایەکی زانستی گرنگە و هۆکارێکی باش دەبێت لە بڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم لە چەند ڕۆژی داهاتوودا. گومانی تیانی ئەم پرۆسەیە بە بوونی چاودێرەکان و چ چاودێری لایەنە سیاسیەکان بێ یا چاودێرە بێلایەنەکان بێ باشتر بڕێوەچێ و شەرعیەتێکی زیاتریە بێ و ئێمە لێرە هەوڵەیەین لە تۆڕی ڕۆژ بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان شارەزایی تەواو بین لەسەر ئەو ڕێنمایانەی کە کۆمسیۆن دەری کردووە سەبارەت بە چاودێری پرۆسەی چاودێریکردن و شارەزایانەکەین لە چۆنەتی مامەڵەکردنیان و هەڵسو کەوتکردنیان لەگەڵ کارمەندانی کۆمسیۆن و لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەکە تاوەکو بتوانن چۆنەڵی ئیجابیەتێکی زیاتر بن بە بەڕێوەچوونی پرۆسەکە و پرۆسەکە بە شێوەیەکی باشتر و ڕێک و پێکتر بڕۆن بەڕێکەوە. هەر چاودێرێک دەنێرێتە بنکەیەکی دەنگدان بۆ چاودێریکردنی پرۆسەکە و دواتریش چۆنێتی وتنەوەی وانەکە بۆ ئەوی کە بێلایەنی خۆیان پارێزن لە چاودێریەکەدا. جگە لە ڕێکخراوی CDO تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردن کە 500 نوێنەریان بەشدار دەبێت دەیان ڕێکخراوی بیانی و ناوخۆی چاودێری وردی بەڕێوەچوونی ڕیفراندۆم دەکەن بۆ ئەوەی لە کاتی ئەنجامدانی پرۆسەکەدا هاوکار بن لە باش بەڕێوەچوونی ڕاپرسیەکەدا و ڕێگریش بن لە هەرکارێکی نەخوازرا و دوور لە ڕێکارە یاسایەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.